لە ماوەی ڕابردوودا سوپای تورکیا لەشکرکێشی بۆ ناوخاکی هەرێمی کوردستان ئەنجامدا و بە قوڵایی 15 کیلۆمەتراتە ناوخاکی هەرێمی کوردستان. کاردانەوەکان لەو بارەیەوە بەردەوامە لەسەر ئاستی ناوخۆ و نێودەوڵەتیش. بە سوپاسەوە گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم بەڕێز ڕێڤینگ یاسین پارێزەر و چاودێری سیاسی لە شاری دۆگەکەم. کاک ڕێڤینگ بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بەخشی بە ئێمە. سەرەتا ئەپرسم کاردانەوەکان چۆنە لەسەر ئاستی ناوخۆ و نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی؟ هموری گلک ولادی چوبه میشی لبیداش بخبر خودم. کاک ڕێڤینگ گوێ بیستی منی؟ گوێ لێمانە کاک ڕێڤینگ؟ کاک ڕێڤینگ؟ کاک ڕێڤینگ؟ بەڵێ وەک ئاماژەمان پێ لە ماوەی ڕابردوودا سوپای تورکیا لەشکرکێشی بۆ ناوخاکی هەرێمی کوردستان ئەنجامدا و بە قوڵایی 15 کیلۆمەتر هاتە ناوخاکی کوردستانەوە. بە پێی ئامارەکان، بە پێی زانیاریەکان تا ئێستا بەدەیان دۆنم لە زەوی لە سنووری ئیداری دووەک سوتاوە و ئەمە ژوای کردووە کە خێزانەکان بە سەدان خێزان ماڵ و حاڵی خۆیان لەو ناوچە سنووریانە جێبێڵن و ئاوارەی ناوچەکانی دیکەش بن. ئەمە جگە لەوەی کە کاردانەوەکان لەسەر ئاستی ناوخۆ بەردەوامە، بەڵام ئایا تا ئێستا حکوومەتی تورکیا یاخود سوپای تورکیا لە ناو خاکی کوردستانە جێگیرە بە پاساوی ئەوەی کە پارتی کرێکارانی کوردستان لەو ناوچانەدا هەن. کاردانەوەکان سەبارەت بەوە لەسەر ئاستی ناوخۆ و نێودەوڵەتی بەردەوامە و بە سوپاسەوە گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز ڕێڤینگ یاسینەکەم چاودێری سیاسی و پارێزەر لە شاری دۆک. کاک ڕێڤینگ گوێبیستی منی؟ کاک ڕێڤینگ بەیانیت باش. کاک ڕێڤینگ بەیانیت باش. بەیانی باش، سوپاس. کاک ڕێڤینگ وەک من پێشتر ئاماژەم پێیا کە سوپای تورکیا ماوەیەکە هاتوۆتە ناو خاکی کوردستان بە قوڵایی 15 کیلۆمەتر. کاردانەوەکان چێ لەو بارەیەوە لەسەر ئاستی ناوخۆ بەتایبەت؟ زۆر سپاس بۆ vê derfetê. سپاس بۆ تۆ. هەلبەتە من دیا tiştekî ڕوون kem, zanyaryekî ڕوون kem ku Tirkiye ne 15 kilometre hatiye nav axa Herêma Kurdistanê dibêje zêdetirîş 5 kilometre hatî gel hatin axo siruştê ciwanê Kurdistanê têk dayê hemû xêrûbêra çiyên Kurdistanê aqarê gunda menteqa berwar ya heta menteqa nêrwa û rêkan heta deveran hêlê û berêgarê hemî têk da jîngeha Kurdistanê hemî têk da bedaxa ku li vê govê li Herêma Kurdistanê jî hîç karvedanek nîne ne li navxwî Herêma Kurdistanê ne jî li derveyî Herêma Kurdistanê. Ev e jî nîşana razîbûnê û ev e karesatê mezin dîvxorayî nîtin. بەڵێ کاک ڕێڤینگ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقیچ هەماهەنگیەکیان نییە بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەو لەشکرکێشەدا بنێن، یاخود ئایا حکوومەتی عێراق تا ئێستا هیچ کاردانەوەیەکی ڕسمی هەبووە یاخود باڵیۆزی تورکیای لە بەغدا بانکێش کردووە بۆ ئەوەی ناڕەزایەتی ئەو بەزاندنی سنوور و ئەو ئۆپراسیۆنانەت بگەینێتە لایەنی باڵیۆزی تورکیا لە بەغا؟ Verî da min pêdiviya tiştekî rûnkeyn. بەڵێ. Serokatiya hikûmeta Herêma Kurdistanê ew ku vê govê karê hikûmeta Herêmê rêvedbetin ya destê Partî Demokratîk Kurdistan da. Partî Demokratîk Kurdistan yê heresiyê li wê hatina cêşa Tirkiye digîtin. Ya kar asaniye bûye cêşa Tirkiye diket. Dê çi karvedanek hevît? Piştras be çi karvedanek jî nabîtin ji qîbel hikûmeta Herêma Kurdistanê ve nisbetî hikûmeta Iraqê. Hikûmeta Iraqê ber hindێk û demekê da hikûmeta Herêma Kurdistanê û siyasiyet Kurd yarî pêdkirin digotên nimûneya desthelata me û rêvebirina me bixwe bikene nimûne. Nûkê hikûmeta Iraqê jî hest ketin hikûmeta Tirkiye bêtin û çunke ne Tirkiye dizanît ev axa Tirkiye û ne Iraq jî rojekê vê axa xwe dizanîtin. Lê tinê kar dikin bû lawazkirina desthelata Herêma Kurdistanê. Bû hindê sibehê hikûmeta Iraqê her şertek hebîtin, her mercek hebîtin ser hikûmeta Herêmê faris ket çunke edê hikûmeteka lawaz bîtin. Verî da vê govê hikûmeta Herêmê geleka lawaz e neşêtin berevaniyê li xwe biketin. Ev e jî xelel van çend salê çûyî
يدكو 32 سالت حكمرانية نشيا جيشك مؤسسات كري دانيتون كو أفريقيا بشيتن برانبری حکمت ترکیه راستیتون و لشکر کشیا ترکیه برانبر لشکر کشیا عراق اگر روزه که بهت کردن اوجی که همی گوایا وارده یعنی الویری دا بتایبتی پشتیوان چند روزا لرنگ ها نندش بالا بین که امریکا گلوپا کسک حل کردیه بود ترکیه بهتن آخه هریما کردستانی دا گیر کردن و دمی نه حکمت هریمی و نه حکمت عراقی نشین دنگی که در ببرن بوشی چون که لوازن امریکی هری حکومت امریکا هری که شوانا دهان تشتیل سر هی اورو بیتن خونه رازی که سر بریاره که ترکیه صبح امریکاش دبیتوی نمینه سر کرسیا دست حالاته اوان جی همیا کرسیا دست حالاته پی مهمترش آخا هریما کردستانی هم حکومت سروکی حکومت هریما کردستانی هم جی حکومت عراقی حکومت مرکزی اوان همیا دست حالات خوب به مهمترش آخا هریما کردستانی اول دمه که دا که آخا هریما کردستانی البته بتی پاریزگی ها دو که ویگوه حکومت ترکیه زیده تری 45 کیلومتر هاتیه وکی برین که من آماجه پیدای همی جنگه ها کردستان تک دارد ببرن تنانت آخید بند سامانید بند گلی جهن کردستان بطایبتی دورانی رو یا وکی پیزانین بلاف بوی ریکید برینی آخید بند خوبی آخید بند دیاره یعنی آخا هریما کردستانی آخا کردستانی شاخ و داخل کردستانی همی زیر و زیوه همی الماسا کبریتا مادن گران بهانه همی بر همی افجینگه ها صوت جبر هندی امی بدنگی حکمت عراقی و حکمت هریما کردستانی جی رسوا و شرمزاد کن سروی بدنگی آنها و ردان امریکا جی ام رسوا و شرمزاد کن و دست خود سر و چوبتان داتین رشت کن بله کاغ ریوینگ ام بدنجی که تو باسیکی که لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم ئایا ئەمە ڕێکەوتنی پێشوەختەی لێکەوتوتەوە پێشوەخت ڕێکەوتن کراوە کە ئەم لەشکرچێ بکرێ بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆن لە دژی پارتی کرێکارانی کوردستان بۆ چوونت لەو بارەوە خو هەر جارێکە دژمنێک هات بیتە سەرخوا کوردستانی چه بەریک و تاریخیان بهێتە دابەشکردن و الڤێگۆڤێژی هەمی ڕێکەفتن بووینە ئەگەر ڕێکەفتن نەبووینە حکومەتە عێراقی ڤێگۆڤێ هەند لاواز نینە و تەنانە نەشێت بەیانێکیژی دەرکەت بێژی تورکیا هاتە سەرخوا هەرێما کوردستانی و داگیر کرد ji ber hindê ez tuê barê dome hikûmeta Iraqê wekî karvedanek beramber tenê seranên Kurd ser hikûmeta Iraqê hikûmeta Iraqê jî rêkefneka jêrbejêr gel hikûmeta Tirkiye heye bû hindê bêtin axa herêma Kurdistanê heceta PKK eger ne zûr cêşwana her PKK lê nînin bes hêceta hebûna gerilayên PKK Türkiye Avrupa'ya hatiye ser Erdoğan Erdevi vallahi hem bir kere agir o sot و عراق جی بدنگه و نشانه چندی اکو ریکفت نکو جربجری هی. بله. کاغ ریوینگ من دو پرسیارد آراسته کم بردوام بونی او لشکرچشیه تا چند مترسی لسر ده هاتوی هریم بید. خو بری کوف لشکرچشیه بهت کردن. بله. مترسی سر هریم کردستانی هبیه. انجام ندانه هل بجارتنا نه مؤسسات کردن و گندلیا زدا یا کارمندن و سران حکمت حریم مترسیا سر حریم حساب نکردن برای یا کسی مترسیا سر حریم یعنی دهان رخدی دا مترسی سر حریم کردستانه لی مترسیا یا ویجاری کو یا مازن اوه کو هاتنا لشکر کشیا ترکیه کو دو ام بجینی داگیرکاریا ترکیه چون که Türkiye sanayi devre dernek evitin. Demi evi navçet giritin u sanayi bernede eve pedvi xinriştine, pedvi şerriye, pedvi xabat u mandibune ko zedetere. Jber hindi az xatara ko mazın binim, az genocide binim, genocide ko nebtine ser mruva. Belki genocide ser jingeha Kurdistanê, ser axa Kurdistanê تنانه سر گیانوار کردستان چون که شاخ و داخل کردستان پرنش گیانوار جوان دمی ویگوی ترکیه تیتن چکی کیمیایی لیدد گوری
گوره راپورتین CPT گلک جا چک قدقه کلی بکار اینا اوه مترسیه که مازنه هیویدانم کار به دستت وی والاتی سرانت وی والاتی نینرید کرد البغدا نوا پارلمان عراق دا خوبی دنگ نکن و بهینه سر خطی چونکه اول بر پرز بن برانبر میجوج رحمه کسی نابد صبحی دی خلک کردستان بیجیتوانه بەڵێوا دیارە کێشەی هونەری هەیە بە ڕێز ڕێڤنگ یاسین پارێزەر و چاودێری سیاسی لە شاری دۆک سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی.